خۆی گەورە لە قورئانە باسییان لە دەرحەقیانە ئەفەرمێت لە سوورەتی ئیسراء أفرمد أعوذ بالله من الشيطان الرجيم وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا أفرمي لنا وشاواني بني إسرائيل من نسيوة نوي إسرائيل خوال سري نسيون كبو دو كرد لسر زويدا دا صلاة دا قرندس أو دو جار هر دو جار فساد وتكبر ظلمك زور لسر أرزاءك دو جار خواي گەورە دەسەڵاتیان بەم جوولەکانە بە بەنی ئیسرائیل جا بۆمان بازەکاڵە جاری یەکەمیان تێپەڕی و پێشتر بووە ئەفەرمێ فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا کە جاری یەکەمیان هات لوودبەرزیتان کرد فەسادتان کرد تەکەبورتان کرد لەسەر ئەرزا علوتان لەسەر ئەرزا کرد دژی خوا جوڵانەوە خوای گەورە ئەو دەسەڵاتە یانی ئێوە دژایەتی ئەوتان پێکرد خوای گەورە کۆمەڵە عەبدێکی خۆی نارد ظالبون بەسەرتانە تەخت و تاراجی لە بنهێنانە دەرەوە کە ئەو زمانی نەبوخوت نەسڕ بوون کە تاریخی گەڕێتەوە ئەڵێ بەس لە ناو قوتفە 500,000 جوولەکەی سەربڕی حەد جوولەکەی لە بن دەرهێنا دەوڵەتی شیمالی و جنوبیان ئیسرائیلیان کردبوو بە دوو کردەوە دەوڵەتی شیمالی و جنوبیان هەبوو لە زمانی نەبوخوت نەسڕ کە لەیدان هەمیانی لە ناو برد جوولەکەی هەموو قەت و عام کرد هەر هیچ نێشتەوە خوا غەزەبێکی وای لێگرتن ئەڵێن دەوری 7,000 کەسێکیان مابووە ئەوانیشی هەر هەموو بە وەکو عەبد وەکو کەنیزەک و بەندە هێنا پەتی کردبووە ملیان لە فەلەستینەوە بە پێی هێنانی ڕای کێشان هەتاکو شاری بابل هەتاکو عێراق ئەو 7,000ش هەر لە ڕێگە چەندێکیان هەر لە ڕێگایە بە ئازارەوە مرد بە عەزیەتەوە مرد ئاوە سووکی کردن خوای گەورە لەو ڕۆژەوە ئاوە پەرتەوازە بوون بەسەر زەویە هەتاکو دوایی کۆڕشی فارس زاڵ بوو بەسەر دەوڵەتی نەبوخوت نەسڕ و دوایی ئەوانی ئازاد کرد و وردە ئەوانش هەستان چوونەوە فەلەستین و هەنگێکی تریان بڵاو بوونەوە بە دنیایە و ئەو زەلیلیان بەسەر هاوکەیتر و عیزەتیان بەخۆیانەوە نەدیوە هەتاکو ئەم جاری دۆمەی کە ئەمڕۆ لەسەر ئەرزا جاری دۆم کە خوای گەورە ئەیش بازەکات ئەفەرمێ ثم رددنا لكم الكرة عليهم جارێکی کە دەسەڵاتمان داونەتەوە بەنی ئیسرائیل کەم جارە ئێوە زاڵ بنەوە بەسەریانە وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا بۆ جاری دووەم بە هەمان شێوە دەسەڵاتمان داونەتێ ئەولای زۆر دەسەڵاتی زۆر پارەی زۆر هەموو شتێکمان بۆ ڕەخسانون خوا فەرمێ ئین ئەحسەنتم ئەحسەنتم لأنفسکم ئەگەر چاکتان کرد بۆ خۆتان باشە خۆتان سوودی لێکەن وئین ئەسەأتم فەلەها ئەگەر ئەم جارش خراپتان کردەوە ئەم جارش بە هەمان شێوە قوڕەکرێتەوە بەسەرتانە فإذا جاء وعد الآخرة کە ئەم جارە بۆ جاری دووەم ئەینەر فەسادتان کردەوە بەڵێنەکەی خوای گەورەتان بەسەرا جێبەجێ ببێت ليسوء وجوهكم بۆی ئەم جارشتان ڕووتان ڕەشکاتەوە خوای گەورە وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة چۆن جاری یەکەم هاتنەوە ناو قودس لێ 500,000 کەسی لێ سەربڕین نەبوخوت نەسڕ ئەم جارش خوای گەورە عەبدانێکی کە ئەنێرێتەوە بۆتان کە بە هەمان دەردی پێشوتان بن و ئاوا ڕووتان ڕەشکەنەوە وليتبروا ما علوا تتبيرا بۆ ئەوەی ئەو تەکەببر و دەسەڵات و زوڵمەی کە ئێوە بنیاتداناوە لەو ئەرزی فەلەستینەیە و لەسەر خوێنی ئەو هەموو موسڵمانەی کە لەوەکانی ئەم جارش ئاوا بچێتەوە بە ناخی عەرزا چۆن جاری یەکەم هەموو دەوڵەتەکەی کە دروستان کردبوو لە زمانی سولەیمانی پێغەمبەری خوا و داودی باوکیەوە سەلامی خوایان لەسەر بێت چۆن هەموویتان دا بە بەهۆی ظڵم و فەساد و علو تەکەبوری خۆتانەوە بۆ جاری دومیش هەمان بەڵاتان بەسەرا دێتەوە